بەناوی خۆی بەخشندەی بیاوتا سڵاوتان لێبێت وێوارەتان باش ئەزیزانم کارزان مەحمودم بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵکتان پێشکەش دەکەم. خۆشەویستانم تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک دەمەوێت ئێوە قسەی لەسەر بکەن بۆچی جیاوازی لە دابەشکردنی موچەدا هەیە. وەک دەبینین کە موچە لە هەرێمی کوردستان بە چەند مانگێک جارێک دابەش دەکرێت. زۆر جار موچەی ئەم مانگە دەکەوێتە مانگێکی داهات و حکوومەتی هەرێمیش دەڵێ موچەی ئەم مانگەمان لە مانگی سێ بۆ نمونە بۆ دابین کردوون. ئەم جیاوازیە زۆر جار لە پارێزگاکاندا دەبینین جیاوازیەک دەکرێت خول لە وەزارەتەکاندا یەکێک پێشەوەی تریان دابەش دەکرێت. هۆکارەکەی چییە؟ بەگشتی من دەمەوێت تەوەری بەرنامەکەم بەم جۆرە بێت کە هۆکارەکانی دواکەوتنی موچە بەڕای ئێوە نەک بەڕای دەسەڵات. دەسەڵات دیارە زۆر جار کۆمەڵێک مۆبەڕیر دەخاتە ڕوو کە ئەمە هۆکارەکانێتی دەڵێ، بەڵام بە ڕەئی ئێوە من دەمەوێت بزانم کە هۆکارەکانی دواکەوتنی موچە چییە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی تۆی بینەر چی بووە. وەک دەبینین لە ساڵی 2014ەوە کە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە دوای فکرەی ئابووری سەربەخۆ لە هەرێمی کوردستان، خوا گەر سەری گرتایە ئەمە شتێکی باش بوو. لەو کاتەوە تاوەکو ئێستا قەیرانی دارایی نزیکەی 7 ساڵە بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە، ئەوەی کە زەرمەندی سەرەکی بووە هاوڵاتی ڕەشوڕوت و خوڕبەسەری ئەم هەرێمە بووە. فەرمانبەران بە دەرەجە یەک دوای فەرمانبەران ئەو هاوڵاتیانی کە چاویان لەدەستی فەرمانبەرانە کە پارەکانیان لە بازاڕ ساغ بکەنەوە بۆی کە کاسبکاران کە 2 دینار شتێکیان دەست بکەوە بۆی کە بۆ ماڵ و منداڵی بیان بنەوە. دەمەوێت بزانم کە هۆکارەکانی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بەڕای ئێوەی بینەر چین؟ ئایا ئەم هۆکارانەی کە حکوومەت باسییان دەکا واقعین و ئەم هۆکارانە و دواکەوتنی موچە چی کاریگەریی لەسەر تۆی بینەر هەبووە؟ ئێمە لە ماوەی ئەم 6 ساڵەدا دەیان دیمەنی تراژیدی بەهۆی دواکەوتنی موچەوە بینیومانە لە هەرێمی کوردستان کە ڕووی داوە. یەکێک لەوانە جیابوونەوەی دایان ژن و مێرد، یەکێک لەوانە دیاردەی دزیکردن. مام جەوهەر لە کوێوە یەکەم پەیوەندی ئەم بەرنامەیەمان دەبێت. مام جەوهەر سڵاوی خوارد لێبێت. سڵاو لە جەنابە لە خەڵکی کوردستان. زۆر سپاس. سڵاو لە ئێوەی خۆشەویست مام جەوهەر. فەرموو. ئەمێن هاوڵاتێکی ئەو کوردستانم، بەڵام 70 ساڵم نەچەکەم هەیە، نە پارەم هەیە، نە عەشیرەتم هەیە، نە خودرەتم هەیە، نە کەسم لەگەرە، بەس خۆم لەگەرە. بەڵێ ئەوە بە هەمووی هەیە. پەرۆشی وڵاتی خۆمە، پەرۆشی وڵاتی خۆمە، پەرۆشی ئەو ئەزموونەی ئێستامە، پەرۆشی ئەوەمە دژمنان زال نەبن لە سەرمان، بەڵام کورد شەڵاقەت نابینین. لەچێوە باسی عەقڵ بکەین، لەچێوە پەیدا دەکەین. کارەساتەکە لێرە ئەوە دەخڵخێ. ئێمە دەیان سۆرس لە کوردستان دروست بوو، لە کوردستانی گەورە لە ناویان بەرچێ بوو، تورک و عەرەب و عەجەم و ئیسرائیل و ئیسرائیل نارێم لاخیر ئەمریکا تەساحەکەی فەرەنسا و بەریتانیا بوو. بەڵام با ئەمە ئێستا یادی ڕاپەڕین دەکەین. یادی ڕاپەڕین لە چێوە دەست پێ بکەین؟ لە نەهامەتی، لە برسێتی، لە دەربەدەری، لە بێڕێزی، لە نەمانی خزمەتگوزاری، لە نەمانی خزمەتی و خوشکبرایەتی و هەرچی کە وجدانی کە خوا بە وجدانی بە دنیا داوە لە ناوکردنەمایە هەر لە ناو ئیسلامیەتدا ئەوداتە ئاخیر. دابەر لەوەی قسە کەم یەکس دەڵێم، دەڵام یەکس لێو کوردان باشە ئەویش ڕۆژی بەلازە. خۆ ئەگەر بە پارە بە ئەو کاتە خەڵک خواناسین زۆر چاکدایانناسی ئەو خدا گەورە چی دروست کردێ و ئەرز و ئاسمان و هەموو شتەکانی دروست کردێ و وجدانەکانیش لە لای خدا هاتیێ و قورئانی پیرۆز هاتە خوارێ بۆ ئەوەی کە خەڵک بتوانی ڕێڕەوی قورئانی پیرۆز بکە بۆ ئەوەی مام جەوهەر ئێمە سەر ساحەکەی بۆ باسی فەرق و جیاوازی موچە هەیە. ئێمە لە دوای ڕاپەڕین مام دەلال خەتایەکی گەورەی کرد. خەتایەکە ئەوە بوو لە بەرەی کوردستانی نەیتوانی ماڵی کوڕێک بخە بە کاک مەسعود و هەتا ئاخری. ئەوە کارەسات بوو لێرە ڕوویدا. سەری ناوخۆیان دروست کرد. مام دەلال سەبەب بوو لە سەری ناوخۆ دژی کاک مەسعودی ڕاوەستا و عەلا کوڵین با ئەمە نەتینە مۆزوعەکان من لە شەرحەکەی تۆ تێدەگەم مام جەوهەر. من حەز دەکەم بە مەتنی ڕێگەم بدە ڕێگەم بدە. مام جەوهەر دوو جۆر ئەگەر گوێ لە برازای خۆت بگری سیرکە دوو جۆر وەڵام هەیە. وەڵامێکیان مەتنە ئەوەی کە عامی خەڵک تێدەگەن زۆر بە ڕووکەشیەوە، زۆرێکیشان ئەوەیە کە
شەرح جەنابتان باسی دەکەن. من زۆر لە تۆ تێدەگەم ڕەگ و ڕیشەی هۆکاری ئەم تەوەری بەرنامەیە ڕوون دەکەیەوە. من لەوە تێدەگەم بەڵام ڕەنگە خەڵک لەوە تێنەگا ئەوەی کە توێژاڵەکەیتی دەبێ هەمومان تێ بگەین. باش لە دوای راپەرین ئێمە نەمانتوانێ قوتابخانەیەکی کوردایەتی دروست بکەین لە ناو هەموو چین و توێژەکان بۆ ئەوەی کە بزانین ئێمە کوردستانین و هەروەها ئێمە پێویستیمان بە دەوڵەتێکی سەربەخۆ هەیە کە فەرەنسا و بەریتانیا خوا لە ناویان بە ئینشاڵڵا خوا لە ناویان بە لە ناویان دەبا بە تورکیشتەوە کاوانە بوون بە سەبەب لە پێناوی دەوڵەتی کوردی سەربەخۆ. بەتاکید کابی لێرە لە چێوت پێدا بڕێن خاڵی سەرەکی ئەیەکسێتی زۆر ضروري هەیە. لەو ڕۆژانە سێتا ڕۆژ پێشێستا کاکە حەمەمدی هاتە کۆیە چۆمە قەرەکەی خۆی لە سارەکەیدا بەزی گوتم کاکە حەمە چۆنی گوتمە من مامدەوەرە باش کاکە حەمە خەڵک بێزارە خەڵک لە هەمووتان بێزارە وەرنە ساحەکەی بەستە برسێتی ئەوانە گوتم بە کاک مەسعودیش برێ ئەگەر نوێنەری باوکێتی و هەروەها ئەگەر نوێنەری خەڵکی کوردستانە با بێتە ناو خەڵک نە ئیسرائیل کە جوولەکەیە نە تورک کە دوژمنی کوردە نە عەجەم کە دوژمنی کوردە عەرەب باشترە لەبەرەوەی قورئانی خوێندیتەوە ڕەنگە شتێک تێبگا بەڵام کورد ماڵی کاول بووە وەرنە ساحەکەی بە هەمومان تێکەوە داوا لە کاکە مەلا عەلی دەکەم لە هەمویانەوە شتم زۆر پێ بەس ڕێگەم بدە لە با پێمە قسان دەکەم با هەمویان بچن سەر لەگە مەسعود بازانی بکەن برێ کاک مەسعود پێویست ناکەنێتت چارجار لە ماگەل بتەکەن وەردوغانی پێویست ناکەنێتت ئەرز و ئاسمانی کوردستان بفرۆشی پێویست ناکەنێتت خاک و نیشتیمان و خوێنی شەهید و ئەنفار و چیمیا بارانەکان بفرۆشی خوێنی 8,000 بارزانی بفرۆشی بیدا بە ئەردوغان گێ لە منە بەڵە چاک جۆمنە تەمام جۆوەر دەبی کاک مەسعود گێ لە من بی دەبی کاک مەسعود مام جۆهەر وەڵاهی مام جۆهەر ئەگەر بێت و تەنها فرۆشتن بێ زۆر جار ئەگە ئیرادەکە لە دەستی خواندا بێ فرۆشنەکەش لەوەی حەقیان پێ بدەین بڵێن ئەمە تەماحی دنیایە و بارحاڵ بەڵام ئەوەی کە جێگەی داخە لەوەیە پێیان بفرۆشی ینی ئیرادەی فرۆشتنەکەیشیان نەبێ پێیان بکرێ لەو حاڵەتەدا تۆ چیان پێ دەڵێ بەدەسەڵاتداران زای چ دەڵێم بەڵێ هەل ئێستا وەکو مامدەوەر کۆی وەکو مامدەوەر شاعیر ئەیامێکە خەتابارین کوردین بۆیە شێوەی دژمن دورکودارین بۆیە گەیشتین بەو ڕۆژە کوردە بۆیە گوڵە بە ڕۆژە هەر بۆیە بێچارە نووسە هەمووی لەسەر یەک جاسووسە گراحە کوردستان خاکمانە کوردی خاک بێ و هادوانە نەعلە لە خیانەت کوردە بزانە باڵای چمەنگم بۆ چییە گەڕیستوری بۆ کردن بێ شەق و لێدان و زیلت زیندانە کەس فەدامی دێ ئازاری کوردان تاکوکەی بۆ ئازادی مەیسەر نەبێ ئازادی سینای کوردانە دڵەکانمان گوشار دەبێ وەلایەتیشم بۆ چییە سەرزەنشتی ملەتم بێ تاکەی کۆلایەتی کوردان کاری دژمن دووبارە بێ وەرەسەی کورسیشم ناوێ منداڵەکەت حەنتەنم بێ شێوەی دژمن سەیرم بکە هەر بشتێکی درشمن بێ تاکەی کۆلایەتی کوردان کاری دژمن دووبارە بێ مام جۆهەر لە کۆیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانت کاتی زۆر باشم پێدایی سپاس بۆ سەرنجە جوانەکانت باوکی ڕێیان زۆر دەمێکە لەسەر خەتە لە بازیانەوە سڵاوی خوارد لێبێ ببوورەکە تاخیرمان کردی حەزمان نەکرد کە مام جۆهەر قسەکانی ببڕێت لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە باوکی ڕێیان فەرموون مامەسا من دەمێ ئاماژە بە چەند خاڵک بکەم باش فەرموون سفیانی سەوری وەڵڵاهو ئەعلەم کە تابعینە قسەیەکی زۆر جوانیەیە یەکێک پرسیاری لێ کە ئەڵێ بەچی بزانین ئێمە ئەڵڵا تەعالا لێمان ڕازیە لە ئێمە ڕازیە کەسێک بێ پرسیاری لێ کە ئەڵێ سەیری دەسەڵاتدارەکەتان کە ئەگەر دەسەڵاتدارەکەتان باش بوو ئەوە خوا لێتان ڕازیە دەسەڵاتدارەکەتان خراپ بوو خوای گەورە لێتان ڕازی نییە بەم پێ بێ خوا لێمان ڕازیە یاخود ڕازی نییە بەتەئکید ڕازی نییە هەر لە هیچ وڵاتێک ڕازی نییە بۆچی یعنی هیچ وڵاتێک لەسەر ئەم گوزەیە احتیمالی هەیە خەڵک هەر ئەڵێ موچا پارە یعنی هەرچی ئەبینی بە فەقیر و هەژار و دەوڵەمەند و بە هەموویەوە هەر نامەتاع هیچی دڵی خۆش نییە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە خەڵکی بەعامد و کەوتۆتەوە
لو إسلام باقي كبيغمري خوا صلى الله عليه وسلم نادوية سلب على قصديان أخران أقران بو شارع سري أوي شون بتوانن سريان بخوين الدسو سيري آيات وحديث يعني كتاج شيكا خلق ديني لغي دستوري ياساي أوروبي أمريكي يعني خوش إذا شواري وشكا أبي شواري أو جوازي بكا خومي إيمان الذي حكم كأشتير لو سري الدنيا قاتشي غير أول يعني نانو آلي أخوار أقرياء يعني محاسبي كوركي خوي كل سنة لقل كسيكي وقو السعيد همو أو صحابة بغزالة خلقا كابو أو جياني خوش بيت جيان خوش كدن ببوني بارو شون سروت وسامال مالي دنيا نية خلقي كابو كاتي يعني كي أماناش نبو بلام دوي خوش بو يسا كابرا بس همو هولكي بدا سناني معاشا باوكي رأي ئێمە دوو تەبەقمان هەیە لە کۆمەڵگەدا چینی شێوەیە فەرمانبەرە ژیانێکی زۆر سەرەتایی موچەیەکی بەسیط بۆ پێداویستی سەرەتایی ژیانی ئەگەر ئەمەشیان نەبێ هاوڵاتیان چی بکەن واز لە پاشەکەوت و کۆکردنەوە بێنەکە یەحسەب ئەنەما لەه ئەخلەدە وەکەوە کە واز بکەن ماڵ و سەرۆت و سامانەکان نەمریان پێدەبەخشێ ئەوەی کە بژێوی ژیانی ڕۆژانەی نییە ئەوان چی بکەن ئەم قەیرانە ئەم درێنکەوتنی موچەیە کاریگەری لەسەر ژیانی ئەوانە داناوە مامۆستا من پێناگەم دکتۆرە کە ئیشەکەیەکە خزمەتەکە بەڵێ بۆ خەڵکەکەیە بەڵام ئەچێتە خزمەتی دوو دەسەڵاتدارەکەیەوە مامۆستاتە هەروەتر مەلای سەر منبەرتە هەروەتر مۆزەفی دایرەی ئاوتە دایرەی کارەباتە دایرەی ئەشغالتە دایرەی پڵانتە هەموو دایرەکان ئیش دەکەن بەعساب بۆ خەڵک بەڵام هەموو خزمەتەکە چێتە ئەو جیفانی ئەوان و ئەمانەکە واز بێنن ئەوان شیان پێ نەکرێ شیان پێ نەکرێ هیچیان پێ ناکرێ بەڵام خەڵکەکە خۆی بەشدارە لە دروستکردنی زوڵمەی یعنی با فەرمانبەر بە هەمووی واز بێن یعنی بۆ ئەوە دەوام ناکەین ئەوان شیان پێ نەکرێ هیچ خەڵکەکەش ئەوانی قبوڵە کاکە ئەو دوو ئیزبە کورسی خۆیانەیە و دەنگەری خۆیانەیە و ئەوان ئاوا حکم دەکەن خەڵکیش لەگەڵ خەڵک بێتە سەر جادەی بە تایە سووتاندن و بە هاریشتن و شوشە شکاندن ئەبەم شێوازەی ژیانی خەڵک خۆش نابێت ئەبێ خەڵک لە خۆیەوە دەستێ بکە هەمووی گەڕێتەوە بۆ ئەو ڕێگایی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگاکەی بۆ دیاری کردوکێتی لەم ڕێگایەوە ژیانت خۆش دەبێت خەڵکەکە گەڕایەوە ژیانی خۆش دەبێت نەگەڕایەوە بۆ ئەسڵی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هێناتی دڵنیا بە لەوەی ئەگەر بە دەفتەر دۆلار مانگانە بێتە جیفانیەوە ژیانی خۆش نابێت لەبەرەوەی سکوتەیرانێ بەسەر کچ و خێزانی ماڵم ناڵەکەی خۆیان بەڵێ باوکی ڕێیان لە بازیانەوە سپاس بۆ پەیوەندی بەڕێستان ببوورە هانا لە کۆیەوە دەمێکە لە سەرخەتە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت لەسەر تەوەری بەرنامەکە حەزەکەم قسە بکەن کە هۆکارەکانی دواکەوتنی موچە و کاریگەری و لێکەوتەکانی لەسەر ژیانی تاکی ئەم کۆمەڵگەیە چی بوو ئەوەی کە دەیبینین لە ژیانی ڕۆژانەماندا جیابوونەوە برسێتی تێکچوونی شیرازەی کۆمەڵگا زیادبوونی دیاردەی دەزیکردن کوشتن خۆخنکاندن خەم و خەفەت هەموو ئەمانە ئایا بە لێکەوتەکانی دواکەوتنی موچەی دەزانی بەڕێستان هانەخەن لە کۆیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت هانە زۆر سپاس بۆ بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم هەمووتان گفتوگۆ بکەین بەیەکەوە بزانین داخوا دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ژیانی ئەگەر فەرمانبەری ژیانی ڕۆژانەی تۆ داناوە و لێکەوتەکانی چی بوون بەڕاستی فەرموو کاتێک کارزان سەرەتا ئێمە نابێت بڵێ حکومەت کە ئەمانە حکومەت نین ئەمانە لە نەوەتیەکەوە کاتێک ڕاپۆڕین کرا بە دەستکەوت خۆیان زانی و خۆیان سەپاندۆ بەسەر ئەم هەرێمەدا و نازان یعنی هەر نازان ئەمانە نازان حکم بکەن بەڕاستی ئەمانە بەس کەنی گیرفانی خۆیانە بەلەرە بەرپرسەکانیش ئەمانە هاوڵاتی ئەتەوسێنەوە تادێ برسی دەکەن بەڵام خەڵک تەحاملی نەماوە زۆر باشە هەنا خەم تۆ هیچ نمونەیەکی بەرجەستە هەبووە لە دەوروبەری خۆت ئەگەر فەرمانبەر بی یاخود خەڵکان کە چکاریگەریی خراپی لەسەر ژیانیان داناوە ببێتە هۆی کێشەی کۆمەڵاتی ببێتە هۆی دیاردەی خراپ لە کۆمەڵگەدا بێگومان کاتکاردانیانی بەڕاستی یعنی بردنەوەی نرخی خواردن و ئەوەکە لە سوپەرمارکێتەکان وە هەروەها بێکاری و چەندەها کێشەی کۆمەڵایەتی و یان بۆ نمونانی خۆکوشتنیشی لێبوودانی خێزانەکان لە یەکتر جیابوونەوە بێگومان ئەمانە زۆرە بەهۆی نەزانی ئەم دوو نەماڵەوە کە نازانن حکم بکەن
بەس خۆشیم بۆتە کاتێک کارزانە. بەڵێ سپاس بۆ هەناخان لە کوێیەوە زۆر سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانی بەڕێستان. کاک ئاریان لە عربەتەوە سڵاوی خوا لە جەنابت بێت کاک ئاریان. لەسەر تەوری بەرنامەکە بەڕێستان گوێم گرتووە چیتان هەیە فەرموون. براگیان وڵی قسە نەماوە نەکرێ لەسەر ئەم قسە نەماوە نەکرێ کاتی ئەوەی ئەمانە ئیتر شاربەدەریانکەی خەڵکیان پێی بەخێ و ناکرێ هیچ نەماوە نەوت قسە نەماوە کاتی ئەوەی ئەمانە دە شاربەدەریانکەی لە وڵاتە بیان فڕێنی. کاگاریان پێشتریش لە هەناخان پرسیارم کرد کە هیچ نمونەیەکی بەرجەستە هەیە کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی کاریگەریەکانی دواکەوتنی موچە ڕوبەڕووی هاوڵاتیانی دەوروبەری تۆ ببێتەوە هەر فەرمانبەرێک یاخود لێکەوتەیەکی خراپی لەسەر ژیانی خەڵکدا نابێت. بەڵێ زۆر هەیە نمونە هەیە. بەڵێ برا بەڕێزەکەم زۆر هەیە نمونەی زۆریش هەیە. زۆر باشە پێتان وایە ئەو لێکەوتە خراپانە ئاوە بە ئاسانی چارەسەر بن بۆ نمونە ئەگەر لە کۆمەلگەدا دیاردەی دزیکردن زۆر ببێت چەند ساڵێکی پێویستە بەوەی کە لە ڕێگەی سیستمێکی پەروەردەوە دیاردەی دزیکردن نەمێنێت دیاردەی لەشفرۆشی بەداخەوە کە موشێ بەکاردێنم ئەگەر بێت و بەهۆی ئەم کاریگەریەوە زیاد بوو بێت وە زیادبوونی ئەم دیمەنە ناشرینانەی لەسەر شەقامەکانی پارێزگاکان کە سەریان گرتۆ بۆ لەشفرۆشی و دیاردەی کوشتن دیاردەی کێشەی کۆمەڵاتی ئەمانە چەند ساڵی دیکان دەبێت تاوەکو چارەسەر ببن بەڕای بەڕێستان کە ئەمانە لێکەوتەیەکی برا بەڕێزەکەم حتا ئەمان لەسەر حکوم بن ئەم لە خوێنەوارانە وڵات دەڕێەوە هەمووی زیاترەکە کەمتر ناکە. بەڵێ کاک ئاریان لە عربەتەوە سپاس بۆ سەرنجەکانی بەڕێزیشتان کێمان لەگەڵ بوو دوای ئەو گیان کاک ئەحمەد لە گەرمیانەوە سڵاوی خوا لە تۆش بێت کاک ئەحمەد. لە تۆش کاک ئارزان. سپاس کاک ئەحمەد. کاک ئەحمەد لەسەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم گوێم لە جەنابیشتان بێت. کاک ئارزان سەرەتا ئەوە کاک مەحموود بۆ دیار نییە؟ وڵی کاک مەحموود ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە بەرنامەیەکی تایبەتدا کە ساڵانی ڕابردووشدا هەیوە دێتەوە خزمەتان. لێرە زۆر سەبێت و سەڵام بۆ هەیە. ئەمەش ڕێز و سڵامان بۆ هەیە سڵاو و ڕێزشمان بۆ جەنابیشتان. کاک ئاریان لەسەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم من و بینەران گوێمان شل کردەوە بەڕێستان چیتان هەیە بە گوێمان لێت بێت. وەڵا کاک ئارزان ئێمە وەکو خۆم وەکو فەرمانبەر نە فەرمانبەرم نەموچە خۆرم موچە بێت لای من وەکێک وایە. حەقا ئێوەش ڕۆژێک تەوەرێک دانن لەسەر ئەوەی کە ئەو خەڵکانەی کەوا خەوان عایلەیە و موچەی نییە و هیچ داهاتێکی نییە. بەڵێ ئەوەش تێبینیەکی جوانە لەم دۆخەدا فەرمانبەران ژیانیان زەحمەتە بەڕاستیەوانێکی هیچ موچەیەکیان نییە. زۆر باشە ئێمە وەکو وڵاتی وەڵی ئێمە خۆم سایق تەکسیم لە کفری لترێ بنزین بە 1050 دینارە. خی گەورە دەست بە باڵی هەموو لاکتانەوە بگرێت کاک ئاریان بەڕاستی دۆخێکی سەختە کە وڵاتەکەمان پێدا تێپەڕ دەبێت. ینی ئەوەیشە نییە تۆ بنزینەکە 1050 دیناری بدەیت بەس بنزینیش نییە. بەڵێ نەفەر دەگوازیەوە داوای کرێ زیادە دەکەی سیر دەکەی ئەویش فەرمانبەرە موچێ وەرنەگرتووە سەری پێشووترە سیر دەکەی تەنها کرێ بنزینەکە تێڵدێنێتەوە نازانی من ئەینە المەفەر بۆ شوێ خەڵک ڕابکات وانە بۆ خۆیە کاک ئارزان بۆ خۆیە بەس ژیان نییە ئەم خەڵکە خۆی ڕاکێشێ ڕا. بەڵێ وەڵاهی لەم دۆخەدا کاک ئاریان سپاس بۆ پەیوەندەکەی تۆ جوانترین شتێک کە ئێمە ڕۆژانە بێڵینەوە ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێت فەسەبڕون جەمیل ئارامگرتن زۆر جوانە لەم دۆخەدا هەمومان دەبێ ئارام بگرین کێمان لەگەڵ بوو لە بۆسکێنەوە گیان کاگاکۆ لە بۆسکێنەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت کاگاکۆ. زۆر سپاس کاگاکۆ. کاگاکۆ لەسەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم قسە بکەی چیتان هەیە بەڕێستان؟ بەڵێ کاک ئارزان ئەو کاری موچە و کاتێک کە موچە نادریان ئەوە نابێت تەنها حەق خێزان گرجا دەبێتەوە یەک دووەمیش قەیرانی بازار لێرە ڕاوەسێ کە چەند بەرامبەر شتیان گرا کردووە دووەمیشیان کە زۆر کاریگەری دەبێت یعنی بۆ سەر کێشە کۆمەڵاتیەکان. تۆ بینی وتە هیچ کێشەیەکی کۆمەڵاتی دروست بوو بێ بەهۆی ئەوەی کە کاسبکاری ماڵ فەرمانبەری ماڵ موچەی درەنگ وەرگرت بێت کێشەی کۆمەڵاتی لێکەوت بێتەوە شەڕی نێوان ژن و مێرد دەمسیبوونەوە نێوان منداڵ و دایک و باو. بەڵێ ئێستا من بۆ خۆم ڕاستم بۆ خۆم دانێ من دەتوانم ئیش بکەم یعنی ڕاستم
موچە خۆرم ڕاستە کە من دەتوانم بخۆم ئیشێکم بەڵام بازە کەسێک ناتوانێت ئەو شێک کە چاوی لە موچەکەی وەیە لانێ کێشەی خێزانی بۆ دروست بووە کێشەی هەموو شتێکی بۆ دروست بووە ئەمە چەندەهات ئەو وشە جوانی لێ بڵێم بەڵام چەندەها و ئافرەتێکم خاوەنشەی ینی مێدی شەید بووە کە ئەوە بووە تووشی لەشبۆشی بووە لەبەر موچێکی دەدەنێن مایکی دەنێ 500 دیارە ئەویش بە 2 مانگان جارێک. بەڵێ کاگاکۆ لە بۆسکێنەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان. باوکی محەممەد لە ڕانیەوە سڵاوی خوا لەبێ باوکی محەممەد دەمەوێت گوێم لە تێبینیەکانی بەڕێستان بێ لەسەر تەوەری بەرنامەکە. السلام عليكم كاكا. وعليك السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ جەنابێت والله کاکارزان جان زۆر 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 بەداخەوە دوای 31 ساڵ حکومڕانی خۆماڵی ئێمە قسە لەسەر موچە دەکەین. تەسەوڕ بکە کاکارزان ئەو دەسەڵاتە یەک تۆ شەرم و حەیای هەبیتن طبعا شەرم و حەیا بۆ مستەڵەحی کە مسلمان قورساییەکەی لێ تێدەگات کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی ئیدا لەم تەستەحی فەصنع ما شئت. تصور کە یعنی قیمەی شخصیت و کەسایەتی و قورس و گرانی ئینسانی تەشبیه دەکات بە حەیا. ئەگەر ئەو دەسەڵاتە ئەو حەیایی هەبیتن بەڕاستی پێویستە لەگەر ئەو سستی موچە و نەبوونی نەدانی موچەن عەفوە نەک نەبوونی نەدانی موچە و بوونی موچە وەکو عەیبەک و کەموک و ڕێک لەو دەسەڵاتە بەڕاستی پێ بڵێم ئەوە پێویستە ئەو دەسەڵاتە دەست لە کار بکێشێتەوە بە شەرمەزاریەوە نەک بە توند و تیژی و بە زەخت و بە داواکاری. یعنی پێویستە خۆی برێ من فاشیلم من لەبەر دزی و گەندەڵی ناتوانم چاکسازی و پاکسازی بکەم. کاکە کارزانجان 31 ساڵ حکومڕانی شتێکی گاڵتە نییە بابەتێکی وەکو کارەبا بە قەیران بمینێتەوە. وەرە تۆ لە مناڵێکی بچووک بپرسام من دەڵێم بابەتی کارەبا ئەگەر بۆ ساڵێک بۆ 2 ساڵ 3 ساڵیش هەر بوونی هەبوو بایە قەیدی نەبوو بەڵام 30 ساڵ تەسەوڕکە یعنی کارزان ئەوە شەرم ئەوە ئابروچوونە ئەو حەیا گەوری کە باسم کرد ئەوە حەیاچوونی دەسەڵاتە. یعنی من پێم سەیرە کەسێک دەرێ من پارێزەرم کەسێک دەرێ من دکتۆرم کەسێک دەرێ من ئەندازیارم خۆی کاندید دەکات لە بۆ حیزبەچی 31 ساڵە بابەتی کارەبای وەکو قەیرانە وەکو کەم و کوڕی هێشتیتەوە پێی چارەسەر نەکرایە. ئەی هەوار بەسە عەیبە بە دواکەوتنی پارە بەسە بەندایەتیکردن لۆ غەیری خوا بەسە کۆیلایەتی بەسە بە دواکەوتنی حەز و ئارەزوەکان تۆ ئەو شەهادە و ئەو بڕوانانەیە تۆزێک بخە سەر مەنتەقی وجدان و ئەخلاقەوە بزانت دەگونجێ بەوەی کە کەسێکی دکتۆر و ئەندازیار و پارێزەر بچ خۆی کاندیدی حیزبێکی فاشیری 31 ساڵ بە قەیرانی کارەباوە میلەتەکەی بناڵیتن سەرڕای ئەوەی من دووبارە قسەکانم زەربی دوو دەکەم بەرامبەر بە کەسێکیەوە بەچی وجدانێک دەنگدەی بە و دەنگ دەدەی بەو جۆرە حیزبانە بەچی وجدانێک خەڵکە داوای مافی خۆی دەکات لە جادەکان تۆ دەی بە گول لە وەڵامی دەدەیەوە. کارزانجان کێشە و مەشاکلی ئێمە بەس موچە نییە بەڵام هەموو کێشەکان لەوانەیە 150 لە دوای بابەتی موچەوە سەر هەڵبداتن. سەردین وەکو جەنابەت تازە فەرموود خێزان هەمووی پەرتەوازە بووە هەڵوەشاوتۆ لەبەر نەبوونی موچە کاکە ئەوانە ئەمن بە ئاخر قسە بێ قسە کۆتایی بە قسەکانم دێنم یەک تۆس ئەخلاقی سیاسیان هەبیتن یەک تۆس میلەتی خۆیان عەزێب نادەن لۆ تێرکردنی بێگانە و زۆر سپاس بۆ جەناب. تەواو هاوڕام لەگەڵ کۆتا قسەی تۆ باوکی محەممەد لە ڕانیەوە سپاس بەڕاستی ئەمە کۆتا نوختەیەکە دەخرێتە سەرپیت کە ئەمڕۆ بەداخەوە دەسەڵات لە هەموو قۆڵێکەوە ئەمەی تۆ باسی دەکەی جێبەجێ دەکات. کاک سەلیم لە قەڵازێەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت. کاک سەلیم هاوکاران مەگەر پێم بڵێن کاک سەلیم باوکی محەممەد لە کەلارەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت. باوکی محەممەد کاکەم کاتتان باش هەموو کاتێکی بەڕێستان باوکی محەممەد. کاکە وەڵڵای خەتای ملەتەکەی هاتیە خەتای ملەتەکەیە ئەزانی بۆ بەڵێ
لەبەرەوە من لە دەگە بچۆ لە کەلارە تەخمەن 550 دوکاندایە سیوە لەبەرەوە کارەبا مامر فرۆشە ملیۆنێک و 100,000 بۆ هاتێسەوە کابراوش کە فرۆشە 4 ملیۆن کارەبای بۆ هاتێسەوە یعنی کەس قسە نابەر ئەتوانی قسە بکەیت ئەی بێ کاکە هەڵوێستتان بێ باوکی محەممەد بۆ نمونە هاوڵاتی پارێکی زۆری بۆ دێتەوە چی بکات لە مۆلیدا لە ڕئیسی لە کرێ خۆڵ کرێی نازانم یەک دنیا باجی دوکان هاوڵاتی بەتەنیا تاقە سوار تۆز ناکە ینی چی بکە گردبوونەوە دەکا هەر داواکاریان بۆ جێبەجێ نابێ ناڕەزاتی دەردەبڕێ هەر بۆیان جێبەجێ نابێ ینی هیچ ڕێگەیەکی دیکە ماوە لە بەردەم هاوڵاتی بگرێتە بەر بۆی کە حکوومەت بەخۆی دابچێتەوە بەڵێ ڕێگە ماوە کاکە لە کارەبای لە دایرەی کارەباوتی وەختێ پارێ ئەم زیرەکە من پێژم تەمەڵ ناژم زیرەک هاتێ زۆدی عوتمانی تا خەڵکێت بەدبارانمانەکە خەڵکێت ناڕۆدایی دەڕڕێمەشە ئەیدێنە سەرەوە وتی کەس قسە ناکە کەس قسە ناکە بۆیە کاکە گیان ئەمانە ڕاستە وەڵا ئەمە حکومداری نیەکەن بەڵام خەڵکەکەش کرد بووە خەڵک بۆ خۆی هەر قسەکە هیچ ناکە واللهی لە زەمان هیچ وڵاتێکانەوە کارەبا زەریبە ئەنواع زەریبە هاتێتەوە یعنی خەڵکیان بێزار کرد هیچ ئەگەر خەڵک ڕاستەکە هەر لە مەنتەقەی 50 نەفەر ئەم کارەبای زیرەکە فەڕەدا بنا ئەتوانن چەندی خەڵک بگرن ئەتوانن چەندی بگرن کە کەلاس 400,000 قابلت بتوان 200,000 بکەنە سیژنەوە خەڵکیش ڕاست ناکە بۆ نمونە لە ئاوای ساڵاغا یەکش نێڵا داینن ئیترشە دایان نەنا کاکە بەڵام خەڵک غیرەتەکە نەمایە غیرەت نەمایە وەڵڵا ئەبێ غیرەت ولا كاكا حكومة شاري ملت كبوها ولا ملت كبوها بقرعان ختا ما خلت هر حكومات بس حد كان يجي 1 مليون و 2 مليون فاريها تيزو تقريبا 550 دكان عندها خلق سناكا كاكا برا بريزم والله خلق اخوي كبكبيا پارێ زەریبەیە پارێ نازام چیە دەی ئێمە هەر قبولەکەی ئەوان شەرێت سەرمێنن ئەو کەمەی کە بە هاوڵاتیانی ژەدرێ کاک جێگر بەدەستی ڕاست پیان دەدرێ و بەدەستی شەپ لەولاوە بەخۆشیان نازان لیان وەردەگیرێتەوە وانە کاک محەممەد بەیەکاتی خۆیە بنارموچەم نیە لەسەر عەرزە بەڵام وەڵڵا خەڵک مستەحەقە من دێکە لای مامر فرۆشێک مەوید ملیۆنێک و 100,000 بۆ کێسە دوکانەکەی داوا ئەی کاکە کەس ڕزایی دەرنابڕێ کەس ناچێتە لای قایمخانە کەس ناچێتە لای ئیدارەی گەرمیان کەس با 400 نەفەر بچێ بەلای پاگەڵ تاڵەبانی برا 20 کۆستە 30 کۆستە بگرن ئەگەر دایانەوەدا پارەی کارەبا کەمنەوە قبول مەکە بەڵام خەڵگەر قسەکە هیچ ناکە هەڵوێستی نییە کاکە گیان وەڵڵا هەڵوێستی نییە باوکی محەممەد یاخوا سەرکەوتوو بوون دەستانی زۆر سپاسانە سپاس بۆ سەرنج و تێبینێ جوانەکانت کاک جێگر لە ڕانیەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله باشکا کارزان زۆر سپاس کاک جێگر لەسەر تەوەری بەرنامەکە ئێوەی خۆشەویست چیتان هەیە فەرموون والله کارزان لەسەر تەوەر بەرنامەکە هیچمان نیە لەبەرەوەی ئاشتیاوەدانی یەک قسەی ڕاستیکەوت یەکە نەوت بێتە $1000 و $1 هەر ئەمە وەزع کوردستانە بەمە یەکیان 30 ساڵ بێت دەسەڵاتێک کارەبای پێچان نەکرێت 30 ساڵ بێ خەڵکەکەی بنزینی نەبێت 30 ساڵ بێ هاوینان ئاو نیە و دستانان لافاو خەڵکە بە ئێتر چی چاڕۆن لەم حکومەتاکەی بەڕاستی خەڵک گەیشتۆتە بینە قاقەی ئێتر بەس ماوە خەڵکەکە نازانم بۆ کەس کە سەرکردێنێ لە پێشم خەڵکەوە هەڵسێ و ئەم زوڵم و زۆرداریە قبول نەکا یعنی تەواو تووڕاتە بن نەبێ ئاوت نەبێ کارەبات نەبێ بنزین بە 1100 ناپێ بکەیت خۆپشاندانەکەی خەڵکە کوژەیە خەڵکە کوژن یعنی نازانم هیچ چاڕوانیەک لەم دەسەڵاتە ناکرێت بەڕاستیەکە یعنی بەتەواوەتی خەڵکیان سەوساندۆتەوە بەس ماوە یەکێ سەرکردەیەکە لە بڵێ کاکە ئەم زوڵم و سیستەمە قبول ناکەن و تەوا بڕا یان هەمومان پێستین یان هەمومان نەجاتمان هەبێ بەڕاستیەکەی بەڵێ کاک جێگر لە ڕانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان کاک پۆڵا لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت کاک پۆڵا لەسەر تەوەری بەرنامەکە فەرموون وڵی خوا لە تۆ لە یەکە بینەرە خۆشەویستەکانتان برای بڕێت زۆر سپاس وا دیارە تەوەری پێشوت کەی حکوومەت کێشەی موتە چارەسەر دەکا ئەمڕۆژ بۆچی جیاوازی هەیە تۆ ئەگەر هەر بۆچی و بەکەی جواب دەینەوە وەڵام دەینەوە دەبێ بچینە سەر کێشە بنەڕەتیەکە زۆر باشە هەموو ڕێگەکان دەستنەوە بانە هەمووی بۆ سەرکردەمان نییە بۆچی تا ئێستا حکوومەتێکمان هەیە پلانی نییە بەڵێ پلانی نییە
بۆچی عەرەبەکان هەر کاتێک حەزیان بێ ئارەزیان بێ دێن ئەنفالمان دەکەن و شەرم لە هیچ سەرکردەیەکمان ناکەن دێنەوە ناومان بۆچی تا ئێستا دڵسۆز نەبوونە ڕکابەرەی حزبایەتی ساڵ بۆ بەسەر نیشتیمان پەروەری بۆچی شکۆی کوردیان واشکان بۆچی ململانەی حزبی گەیشتە ئەو ئاستەی ببێتە دوو ئیدارە و دوو زۆن بۆچی وەکو ئەرمەنەکان وەکو جوولەکەکان تەنها دارێکیش سوودمەند نەبووین وەکو ملەتان کە جینۆساید کران بوون بە خاوەنی کیان و وڵاتی خۆیان بۆچی کە گەورەکانمان دەستنە بەغدا دەستەمێنەوە بۆچی لە هەولێر دەمانەوەیە بۆچی ئەوانەی بۆ کەرکووک دەگریان تحریف دەکران لە هەولێر دەستەمێنەوە هەولێریان بە تەواوی تحریف کرد بۆچی حکوومەت ناوی لە خۆی ناوە حکوومەت کەتی پلانی حکوومەتی نییە کۆی بۆچیەکان کەی و کەیکەی هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی تا ئێستا لە ناو گۆڕەپانی سیاسی کورد ئەوانەی ئیدارەی سیاسی حزبیان کردووە بە تایبەتی بڕیار بەدەستەکان تا ئێستا سیفەتی سەرکردە لە لای ئەوان بوونی نییە سیفەتی نیشتیمان پەروەری بوونی نییە سیفەتی دڵسۆزی بوونی نییە پلان لای ئەوان بوونی نییە بەڕێوەبردنی نیشتیمان و وڵات لای ئەوان بوونی نییە کەواتە بەرنامەیان چییە بەرنامەکەیان خێڵی سیاسین هاوچەشەی برای خۆت دەڵێ عەقڵی ئەشکەوتی زائید خێڵی سیاسی یەکسانە بە نەهامەتیەکان کەوابێ نەکموتە چاوەڕێ بکە نەهامەتیتر و گەورەتر و موشکبارانی تر بەڕێوەیە چونکە کوردیان بەخەریک کرد لە کۆتریشکە دوێنێ شەو دەست خۆش سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزیشیان کاک پۆڵا کاک بەهلول هەر لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت بەڕێستان چیتان هەیە سڵاو لە ئێوەی بەڕێزیش سڵاو بۆ کەناڵەکەتان سڵاو بۆ کارمەندان و وێنەگرانتان سڵاوی خوای پەروەردگارتان لێبی زۆر سپاس تەوەری بەرنامەکە وازدانم وان نووسرابوو بۆچی جیاوازی موچە هەیە بەڵێ جیاوازەکە لەبەرەوەی یەکەم شت ئۆپۆزیسیۆنێکی کارامەند نییە ئەوە یەک دوو ئەوڕۆ تەمەشای شتێکم کرد بەڕاستی ئەو ئەوانەی ڕانی گردبوونەوەیان کرد بوو کە کارگوزارەکان شتێکی وایان بوو دەیانویست داواکەمان کەمکەنەوە مەعاشەکەمان کەمکەنەوە من داواکارم ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی وەکو نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی شتێکی واشم گەلێ بوو کە گوایە شاسوار تەلەفۆنی بۆ مامۆستا عەلی باپیر کردووە لێرە پەیامێکم هەیە بۆ مامۆستا عەلی باپیر داواکارم هەر ئەم شەو جوابی شاسواری بداتەوە بەڕاستی بڵێ ئێمەش لەگەڵ تۆینە تۆش لەگەڵ خەڵک بە ئەوە نەک شەرمی پێ نەبی یعنی جوابی کەسێکی وێچ کاک شاسواری نەداتەوە بەڕاستی ڕێزی خۆشەویستشم بۆ مامۆستای بەڕێستەیە زۆر باشە ئەم کارگوزارانە زۆر سەیرم کابرا یعنی 300,000 250,000 350,000 بی داوا لە حکومەت دەکەم وەکو حزبووەوانە نا داوا لە حکومەت دەکەم عاشی ئەندا پەرلەمان پارەکان بکاتە 300,000 و معاشی ئەو کارگوزارانە بکاتە 1 ملیۆن و بی خەڵک نەتوانی جارێشتر شت بخوا و فڕێدا لە جادەکان بۆ ئەوەی کارگوزارێک بە 300,000 شتەکان لە شەقامەکان پاک نەکاتەوە. داواکارم لە مامۆستا عەلی باپیر بەڵێ کاک بالو سپاس نامەکەی بداتەوە بە زووترین کات سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک بەهلول بە حکمی پیشەکەم من ڕەنگە ئاگاداری هەندێکشت بم بەڕاستی هەموو کارێک مەتمانەی دەوێت هەر لە سەرەتای دروستبوونی ئەم پارتە ئۆپۆزیسیۆنی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن سەردانی لانەکانیان کرد یەک لەوانە بەڕێز مامۆستا عەلی باپیر بووە ئەوان یەک شتیان وتوانە بە شتێک بکەین کە متمانەمان بە یەکتر هەبێ دیارە تاوەکو ئێستا ئەم جۆرە متمانەیە نییە لە سیاسەتدا جۆرێک لە خدا هەیە جۆرێک لە فێڵکردن هەیە لەوەیە ئەم متمانەیە نەبێت تا ئەم لە حزەیە بۆیە بڕیاردان هەروە لەوانەیە لە دەستی تەنها شخصێکدا نەبێت بۆ کاری پێکەوەی ئەوەی کە من ئاگادارم بم دەبێت بڕیارێکی دەستە جەمعی بێ
والحاصل سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان کاک بەهلول کێمان لەگەڵا دوای ئەو ئەلو کاک ڕێبوار سڵاوی خوارد لەبێ کاک ڕێبوار کاتێ بەش هەموو کاتێکتان باش سپاس دەکەم مەمنونی جەنابم کاکە بەنسبەتی تەوەرەکەی جەنابتەوە لەوانەیە من وەکو تەوەرەکە قسەی لەسەر نەکەم چۆن لە جیاوازی هەبێت فەرموو بەنسبەتی خەڵکەوە وەکو جەماوەر و خەڵک کە بڵێ وەکو مزاهرە و خۆپیشاندان نوامانە جیاوازی هەیە لەگەڵ وەزعەکە لەگەڵ کاتەکە خەڵک زۆر خۆپیشاندانی کردو خەڵک زۆر ناڕزایی دەربڕیوە ئەم حکوومەتە وەری ناگرێت من حەزەکەم چەند شتێک ڕاگەێنم بە خەڵکیش و بە میلەتەش و بە کەناڵەکەی جەنابیشتان خەڵک بگەڕێت و بۆ سەردەمی هەشتاکان کاتێک سەردەمی هەشتاکان حکوومەتی عێراقی بۆ لە کوردەترسا بۆ لە میلەتی کوردەترسا ئاسکرا بۆ بەڕوونی هەتای سانێ من بینیوانە زاڵمێک میلەت بتوانێت لەو تیرۆریگەیان بێگوژە لە من ناڵێن تیرۆر سەردەمی سەڵاح حوسێن خەڵکیەک لە محافزات تەقیان لە محافظ کرد تەقیان لە پیاوی وەکو عەلا کرد کە شێری مەیدان بوو تەقیان لە بەلازم مەحسین کرد تەقیان لە چەندین خەڵکی کە خۆی بە شێرەزانی لەم شارە خەڵک ناڵێم خەڵکی شۆڕژگەر بووە چونم خەڵکێک بوو لەم ناو شاری سلێمانیا من ناڵێم باو بابیرم خەڵکی ئەم شارەم بەس لەم شارە لە 15 ساڵیوە لەم شارەم تەمەنێکی زۆریشم بەڕێکردو لە شاری سلێمانیا ئەوانەی کە ئەمانبینی زوڵمیان لە خەڵکە گریان ئاخود خەڵکیان لە تەوسانەوە بەیانی دوو بە کەسی بەجەری دوو گەنجی جوان دوو کەسی بەغیرەت هاتن بۆی دائەنیشتن مستەحیل بوو نەیانێش کەمێ خواردیانەکرد بۆیە ئەمانەڵێت ئیستا ئەمانەی کردوڵم لە خەڵکەکە نەکەس ڕوبەڕویانی بێت و بە تونوتیژی نەگرمەی ئاربیسی هەیە نا خەڵک ئەتوانێت ڕوبەڕووی ئەمانە بێتەوە بە تونوتیژی ئەمە سەرچاوەی هەموو نەهامەتی و ژیانی خەڵک و خەڵک لە کارەباوە لە نەوتۆ خەڵک لە ئاوە من شخصی خۆم 2 ساڵی ڕەبەقە 4 ماڵ ئاومانێ چوونەتە لای محافظ چوینەتە لای ئیدارەی گشتی بڵێن ئاوی مدیرێتی سلێمانی ئاچوینەتە لای ڕاپەڕین 2-3 جار چوونەتە شارەوانی نەیانتوانیوە 4 ماڵ چارەسەر بدەن ئەتانتەوێ میلەتی چارەسەرکەن برای وەڵکم سپاس بۆ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سەرکەوتوو بن سپاس مشتێک نمونەیە لە خەرمانێک ئەوەی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن باوکی کەمال لە هەولێرەوە سڵاوی خواتان لەبێت باوکی کەمال سڵاوی خوای لەبەر ئێستابی سپاس لەسەر تەوەری بەرنامەکە ئێوەی خۆشەویستیتان هەیە لە خزمەتداین فەرموو جانێ من ئەو بەرنامەی بۆ دەستخۆشیتان لێ دەکەم بۆ بزانم لە سپێدەش هەمان بەرنامەک هەیە ڕای خەڵک لە ئێناقیش هەیە بەڵێ هەتا ئەو بەرنامەیانە هەبیتن خەڵک ئەوەی پڕالە و بەرنامانە بەسار دەکات و کەس نایەت بزانێت ئەگەڵ بەرنامانە قەپارنەوە خۆی بکرێت زێ نەبێ قسەی لێ بکات بەڵێ ئەو باشترین ڕێیە جا پێتان وایە باوکی کەمال پێتان وایە کە ئەم بەرنامانە ئەگەر قەپات بکرێن پێتان وایە هاوڵاتیان بەدەنگ بێن والله إلا وعلاج هذا كابرا أنا يفرط تلفون له برز دكانو تلفزيون كذا كانوا أيد كذا كاتل أنا يخوي بتاعك وده ثاني أو تواو حمش تقبل فاهم بلى تم أو قصيه أو يشتري هم خاطر وجهي كاو داخلك هم تيجي رابطة تزادي أو زكاة زادي لك أنا قلت يا ورم سەرنجێکی جوانە باوکی کەمال زۆر ڕێگەی دیکە هەیە بەڕاستی بۆ خاڵیکردنەوەی ناخی هاوڵاتیان بۆ یەکێک لەوانەوەی کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن ئەم جۆرە بەرنامانەیە زۆرێکی دیکە دەستگا خێرخوازیەکانن زۆرێکی دیکە ئەو خەڵکانەی کە یارمەتی خەڵکی فەقیر دەدەن چونکە بەڕاستی شۆڕشەکان لە هەناوی هەژاری و فەقیریەوە سەریان هەڵداوە ئەوانە زۆرێک لە پارسەنگیان ڕاگرتووە بۆی کە خەڵکی فەقیر و هەژار تووڕەییان نەگاتە تۆپ بۆیە زۆر جار هاوڵاتی سار دەکرێتەوە بەڵام دوجار هاوڵاتی ئەمە لە کۆمەلگەیەکی مسلمان کۆمەلگەیەکدا دەژین هاوڵاتەکانیان خاوەنی ئینساف و ویژدانن
دەبێ ئەمەش پێویستن جۆرە بەرنامانەوە خەڵکی باش پێویستن ناکرێت خەڵکی فەقیرەوەندەی دیکە ببێتە قوربانی خەڵکی نخۆی دەسەڵاتدار. باوکی کەمال لە هەولێرەوە سپاس. کاک هەنگاو لە چۆمانەوە سڵاوی خوا لە جەنابتان بێت کاک هەنگاو. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. خێراتەوەی جەنابت دەکەم کاکە کارزان بۆ ئەم بەرنامەیە وەسڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابت و هەموو کارمەندان و سەواوی ستافی پێیانی پیرۆز. ئێمەش سڵاو ڕێزمان هەیە. کاک هەنگاو لەسەر تەوەری بەرنامەکە فەرموو گوێمان شۆل کردووە بۆ بەڕێستان گوێمان گرتووە فەرموو. کاکە کارزان ئەوە حەت ساڵ حەیران بەڵێ کاکە موسەد بە دوو مانگان سێ چارێک و نیوە موسەدەدا ئێستاش بەردەوامی خەڵک گەیشتە دڵۆب گیر لە چی دەکاتەوە ژیان تێکتووە خێزان هەیە لە ماڵەکان لەسەر سەری هاوسەرەکەی دەکات بچۆ پارە پەیدات هاوسەری موسەخۆریش 250 پێ نییە پێشە کەوتۆتە ماڵەکان گەنج هەیە دەڵێ پێشڕەوێتم هەبی ئامادەمە بۆ شەڕکردن ئێستا گیر لەوەی ئەکەنەوە یاخیبوون سەر هەڵبدات لە شوێنە سەختەکانەوە دەست پێ بکرێ یاخیبوون ئەگەر بەم شێوازە بەردەوام بی چونکە بەرگەی خەڵک نەما خەڵک وەبن قەرزی ئەو کارەبای کەوت خەڵک وەبن قەرزی بازاری کەوت خەڵک ژیانی نەمانیان بخوا چەکە ئەو پەڕی هەلاستەیەوە لە ساڵی 91 لە ئەفریقیای ڕۆژهەڵات یاخیبوون سەری هەڵدا بەرامبەر بەدەسەڵاتی ئەو کاتی لە سیرالیۆن و گوندەکانی کە سەری هەڵدا زیاتر لە 200,000 کوژرا لەم شەڕەدا هەتا 2002 شەڕەکە بەردەوام بوو لە بینی یاخیبووەکان و دەسەڵاتدا دواتر شەڕکۆتاییان ئاشتی بەرقرار بوو تا 2009 لە 2009 ئەو بژاردنێکی دیموکراسیانی کرا لایەنی یاخیبووەکان تۆمەتبار کرا بە چەندەڵی و نەعەدالەتی و برسیکردنی خەڵک و کشت و بڕ ئەم دەسەڵاتی ئەو کات شکستی هینا لەسەر تا 2.2 دەنگی هینا هیچ کورسێکی بەرنەکەوت یعنی کەواتە لە نەوەتیەک هەتان ساڵی 2009 دەبێوە خەڵک شکستی پێ هینا بەڵام لێرە 31 ساڵە خەڵک شکستی پێ نەینا خەڵک چاوەندارە لە هەتێ ئەگەر ئەم وەک بەزووترین کات هەڵبژاردنێکی دیموکراسی چارەسەر نەکرێ یاخیبوون سەر هەڵەدا. کاک هەنگاو لە چۆمانەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. باوکی ئازاد لە کەرکووکەوە. باوکی ئازاد کارزان جان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. والله کاکە کارزان ئەو پیاوەش پێشوتی هیچ نەماوە نەوتی لێو نەیکرد بەس بێک داوایەکم هەیە لە هەرچی حزبی ئۆپۆزیسیۆن و خەڵکی کوردستانە لە هەردوو زۆنەکە ئەم جارە ئەگەر دەنگدان بوو لە کوردستانە کەس نەچێ ئەو ڕۆژە بک بە ڕۆژی خەوتن کەس لە ماڵەوە دەرنەچێ باوکی ئازاد جارەکەی دیکەش باوکی ئازاد باوکی ئازاد جارەکەی دیکەش بەپێی ئامارەکان لە 170 بۆ 75 خەڵک نەچووە ئەمەش نەبوو بە چارەسەر ئێستا بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە لە 125 کە پێتان وایە بایکۆتکردن چارەسەر بێت ئەمان ئەگەر خەڵک دەنگیان پێنەدا بڵێن باشەوە ئەمەش پرێسکەی خۆمان پێچایە و خواحافیز شتی وا هەیە بەشکم تۆزە بخوانە بچنەوە شەرم بیانگیرە تۆزە حیات بکەن واللهی لە سیاست و لە دەسەڵاتدا ئەم زۆری باسی دەکەن نییە بەخوا والله کاکارزان لە نەوەتویەکەوەوانە خەڵک درۆ لەگە خەڵکاکەن و خەڵکا لە خەڵەتێنن بە درۆ بە ڕاپەڕین خەڵکیان هەڕاپەڕین و خەڵکیان کردە کەرکۆنجاکە وتیان ها ڕایان کرد خەڵکی خۆی کردە ئێرانە حدوودا و لە نەوەتویەکەوان درۆ بۆ خەڵکەکەن و ئەم جارە نا ئەم جارە و ئەمانگە نا ئەمانگە ئمڕۆ نابەیانی درۆ بۆ خەڵکەکەن 4 ساڵ جارێ ئەسە ناو خەڵک 4 درۆکەن و ئەگە ئێوە نەبن عەرەبەمان کوژە و تورکمانە تورکەمان خوا و ئەگە دەنگ نەدان و ئەسی خەڵک هەڵە خەڵەتێن بەم درۆدە لە سانە و هەنجە دوای ئەو دەنگدانەکەتر کەس نایبینێت لە تەلەڤیزۆنشە بەڵێ
باوکی ئازاد لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان. کاکە ئەیوب لە کەلارەوە. کاکە ئەیوب سڵاوی خوا لێبێت، لەسەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم قسە بکەن، بەڕێستان چیتان هەیە؟ سڵاو دەیەوە قوربان، سڵاو مەیە بۆ بینەرانتان. سڵاوی ئێمە لەسەر تەوەری بەرنامەکەتان تەوەری بەرنامەکەمان یانی شتێک نەماوە بۆ وتن دیگە لەوەی من بە قەناعەتی من بە بڕوای من تەنیا ڕاپەڕینێکی نوێ پێویستە، هیچی تر نەماوە بۆی بکرێت. کاک ئەیوب، ڕاپەڕینێکی نوێمان پێویستە. ئێمە هیچ زاڵم و دیکتاتۆرێک هێندەی باسی خوێنڕێژ لە چەندەیەکانی کۆتایی سەدەی ڕابردوو زوڵم و ستەمی لە کورد نەکردووە، تا چیمیاباران و 182,000 فال و ئەمە. ئێمە وەکو گەلێک، وەکو هێزی بازوو، هێزی فیزیکی جۆرێک لە ڕاپەڕینکرا ئەگەرچی دەرفەتەکە هەرێماتی لەبار بوو، بە هەر حاڵ بە هەموو ئەگەرەکانەوە ئێمە سەرکەوتین، بەڵام عقڵێتی ئیدارەدان و عقڵەتی بەڕێوەبردنمان نەبوو. ئێستا ئێمە هیچ لە وەزع دەگۆرێگە بێت و جارێکی دیکە ڕاپەڕینێکی فیزیکی و ڕاپەڕینێک بکەینەوە کە پەیوەندی بە چەک و کوشتن و وێرانکاریەوە بێت. پێتان وانە ئێمە پێویستمان بە ڕاپەڕینێکی دیکەیە ئەوەی کە ئەوروپای بەمڕۆ گەیاند؟ شت نییە هەموو ڕاپەڕینێک ڕاپەڕینی چەک بێ و ڕاپەڕینی خوێنڕستن بێ و ڕاپەڕینی ڕاماڵینی دەسەڵاتێکی گەندەڵ هەیە بۆ ئەوەی کە خەڵک بە شێوازێکی تر و شێوازێکی مەدەنیانە ڕایان ماڵێ. کاکەی جەنابتان کۆتا پەیوەندیە ماڵخێن، حەز دەکەم هەندێک گفتوگۆ بکەین. پێتان وایە گەر ئەم دەسەڵاتە بزانێ خەڵکێکی تەواو ئاقڵ، خەڵکێکی تەواو ڕۆشنبیر و هەڵگری ئایدیای زۆر جوان لە ژێردەستیدا دەتوانێت تەحەکوم کا بەسەریاندا، دوایی خوانە شەرم ناکەن چۆڵیکەن. مەبەستەکەم ئەوەیە ئێمە لەو وڵاتەدا پێویستمان بە شۆڕشێکی فکری نییە لە منداڵێکی سەر بێشکەوە تاوەکو دەسەڵات جارێکی دیکە پەروەردە بکرێتەوە، نیشتیمانیان خۆش بوێ، چاویان لە گریانی منداڵ بێ، چاویان لە جەرگسووتانی دایک بێ کە لەو هەموو شەڕانە ئەو هەموو خەڵکان بە کوژدا و ئەمەش بەرهەمەکەی دیکە دەیبینین. بێگومان من سەدەسە لەگەڵ ئەو قسەی جەنابتان ئەبێ ئینسان مناڵ لە مناڵیەوە بە گەنج و بە گەورەوە بەو شێوازە پەروەردە بکرێت کە نیشتیمان و خاک و ئاوی خۆی خۆش بێ، نەک بەو شێوازە کە لە ڕۆژی دلی کوردیە گەنجەکان جلوبەرکی عەرەبی لەبەر بکەن زاشە و عەگاڵ ببەستنەوە تێگەی، یعنی ئەوە گەورەترین سوکایەتی بوو، گەورەترین پەیام بوو بۆ دەسەڵاتی کوردی کە گەنجێک لە ڕۆژی جلی کوردیا جلی عەرەبی لەبەر بکە و خۆی نمایش بکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. لە کوێش لە هەڵەبجەی 5,000 پەپولەی چیمیا باران کراو، بەڕاستی جێگەی ئەسەفە لەم شوێنە، ینی بۆ خۆیەوە پەیامێکی گەورەیە بۆ دەسەڵات ئەگەر لی تێبگە. مەبەستەکەم ئەوەیە ئایا ئێمە وەکو گەلی کورد لەم جوگرافیادا نابیسن و تێش ناگەن، نایانەوێت تێبگەن، تێگەن بەڵام نایانەوێت تێبگەن بەداخەوە. بەڵێ سپاس بۆ کاگەیوب لە کەلارەوە کۆتا پەیوەندیە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو. لەهم قلوب لا يفقهون بها ولهم آذان لا يسمعون بها. بەڕاستی دەسەڵات لەم دۆخەدا زۆر شت دەبینێ، زۆر شت هەست پێ دەکا، بەڵام دڵێکیان نییە بۆی کە پێی تێبگەن، گوێکیان نییە بۆ بیستن، کەڕن لاڵن سڵمم بکمون ئەمیون فەهم لا یعقیلون. بەو هیوای کە ئەم دەسەڵاتە بەخۆی دابچێتەوە، ئەم خەڵکە خێر لە خۆ نەدیوە، ئەم خەڵکە فەقیر و بەسە زمانی کە لە ژێردەستی ئەواندا هەن، ئەگەر لە کۆتایەکانی تەمەنیشاندا بێت بۆ 2 ڕۆژ بحەسێنەوە لە ژێر سا و سێبەری ئەم دەسەڵاتە. لێرەدا بەم شێوەی کۆتاییمان هێنا بە مەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەیگەیشتنەوە لە ئاڵخەیەکی دیکە. بەخوای گەورە مێهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.